من ناوم ئەحمەد محەممەد ئیسماعیلە ساڵی 1948 لەدایک بوومە لە یەکێ لە گوندەکانی گەرمیان هەر لەوێش لە گوندەکەمان قوتابخانەی سەرەتاییم تەواو کردەوە فەقەت پۆلی شەشمان نەبوو هاتم لە داقوق پۆلی شەشم تەواو کرد یەکێ لەو مامۆستا یانەی کە لە بیرم ناچێ ئیبراهیم داقیقی بوو کە نووسەرێکی چاک بوو ڕۆژنامە نووسێکی گەورە بوو بەداخەوە کۆچی دوایی کردووە دوجار ناوەندیم لە کەرکووک قوتابخانەی مامۆستایانیش لە کەرکووک تەواو کرد وەکو مامۆستا لە سلێمانی و لە کەلار و لە تکریت و لە دهۆک مامۆستا بوومە ڕوون کردە سەحافە ڕۆژنامەگەری لە ڕۆژنامەگەری لە گۆڤاری بەیان دەستەی نووسەری گۆڤاری بەیان و دوجا دوای ڕاپەڕینەکە لێرە لە پاشکۆی ئەدەبی برایەتی لەگەڵ کۆمەڵی نووسەرە دەستەی نووسەران بووم هەروەها لە گۆڤاری بارشی تورکی دەستەی نووسەران بووم لەو ساڵانەی ئەخیرشە لەگەڵ کاک سەباح ڕەزدەر و کاک دڵشاد عەبدوڵڵا لە گۆڤاری ئایندە وەکو دەستەی نووسەران کارم کردووە بیدایەی خوێندنەوەم من لێرەدا دوو زاتی گەورە ناویان دێنم هەردووگیان خواریان خۆش بێ کۆچی دواییان کردووە یەکێکیان مارف خەنزەدارە یەکێکیان جەماڵ نەبەت ئەم دوانە ئەم دوو زاتە لە کەرکووک دەورێکی گرنگیان بینی لە بڵاوکردنەوەی کوردایەتی لە چەسپاندنی کوردایەتی لە ناو خەڵکەکان لە ناو قوتابیانە قوتابیانیان هەنەدا بۆ کوردی خوێندنەوە جەماڵ نەبەست بە تایبەتی کتێبی بە قوتابیانی کتێبی کوردی بە قوتابیانەدا بۆ ئەوی کتێبی کوردی بخوێننەوە هانی دەدەین بڕۆین لە کەرکووک بڕۆینە دوکانەکەی عومەر بێکەس کە لەوێ ژین دەهات گۆڤاری ژین دەهات و گۆڤا هەندێک کتێبی کوردی دەهات بیکڕین کتێبخانەی عەسری هەبوو لە کەرکووک داستان و ئەفسانەکانی کوردی محەممەد عەسری چاپە کردێمە ئەمان خوێندووە لەورە ئەلێەوە دەستم کردە بە تایبەتی لە کاتێک ژینمان دەستەکەوت لەو کتێبانێک کە دەستمان دەکەوت ئێوە شواش دەستم کردە کتێبخانەی خوێندنەوەی کتێبی کوردی یەکەم کتێبم دارەکەی بەرماڵبان بوو کۆمەڵە چیرۆکێک بوو مجازەفەیەکم بوو ئەو کاتە کوردەکەیشم باش نازانی ئەزمونێکی چیرۆک نووسیم نەبوو مغامرەیە کردم کۆمەڵە چیرۆکم بڵاو کردەوە بە ناوی دارەکەی بەرماڵبانەوە چیرۆکێکم بڵاو کردەوە لە ئەو کاتە برایەتی لە بەغدا دەرەچوو بە کوردی ناردم بۆ برایەتی ساڵانی شەستەکان ڕەفیق چالاک لەوێ بوو ڕەفیق چالاک ئەو چیرۆکەی بەدڵ بوو ئەتر لەوێ من هانی دامەتر دەست بکەمە خوێندنەوەی چیرۆک و ڕۆمان و دەست نووسین و لەوێەوە بەردەوام بوو کۆمەڵە چیرۆکی دەستی ئۆخەیم نووسی کەمێک جیاوازتر بوو لە باشتر بوو لە ئاستی چیرۆکەکان بەهۆی خوێندنەوە بەهۆی متابعەوە لە دارەکەی بەرماڵبان
دوای ئەوە کۆمەڵە چیرۆکی ئەسپ بڵاو کردەوە کە سەرنجی خەڵکی ڕاکێشا خوێنەرانی کورد پێشوازیەکی باشا کرد لەوە تر بەردەوام و دوای ئەوەش کۆمەڵە چیرۆکی چاوەڕوانی دوای چاوەڕوانی کۆمەڵە چیرۆکی فڕینەکان تا ساڵانی هەشتا لە ساڵی 1970ش ڕۆمانی بەهادی ڕەشم بێگومان من بەهۆی خوێندنەوە گەلێ دەقی ناوازەم خوێندێتەوە چی بە زمانی تورکی چی بە زمانی عەرەبی چی لە ئەدەبی جیهانی زۆریشیان بەدڵم بوون فقط وەرم نەگەێناونەتە سەر کوردی ئەوانم هەڵبژاردووە کە هەندێ مەرجم لە لای خۆم داناوە هەندێ مەرجم داناوە کە ئەبێ لەو کتێبانە لەو دەقانە بن تاکو من بیان کەمە کوردی یەکەم ئەبێ نزیک بێ لە کەلتور و کۆمەلگای کوردی نزیک بێ لە ئەو ڕۆشنبیریانەی ئەو زانیارانی کە کۆمەلگای کوردی پێویستیانە مەسەلەن بۆ نمونە یان ئەوانم هەڵبژاردووە کە دۆستی کوردن کە دۆستی کوردن و بەرهەمەکانیان بۆ کورد و بۆ دیفاعکردن لە کورد نووسیوە من هەوڵم داوە ئەوانە بکەمە کوردی و یاخود دەقێکی ناوازەیە چی لە ڕووی تەکنیکەوە چی لە ڕووی بابەتەوە کە ئەدەبی کوردی و ڕۆشنبیرگوتی پێویستیان پێایە یان ئیزافەیەکە بۆ ئەوەی کە هەیە لە ئەدەبی کوردیە دەستم بردو ئەوانەوە تەرجمان لە ساڵی هەشتاونۆ کۆمەڵە چیرۆکی ڕۆمانێکی بیچووکی یەشار کەماڵم تەرجمە کرد بە ناوی باڵندەکانیش کۆچیان کرد هەر لە بەغدا چاپ بوو دوای ئەوە وەرگێڕان مارەکەیان بکوشتایە هەم کۆمەڵ ڕۆمانێکی کورتی یەشار کەماڵە ئەویش کە وەختێک بڵاوم کردەوە پێشوازیەکی باش تێکرا تا ئێستا نازم حکمە 4 ڕۆمانی نووسیوە ڕۆمانێکی تەواو نەکراوە مردن نەیهێشتەوایی بکە 3 ڕۆمانی بڵاو کردووەتەوە یەکێکی کراوە بە عەرەبی یەکێکی کراوە بە عەرەبی الحەیات حلوە یا سەدیقی بە کوردەکەی ژیان خۆشە هاوڕێ لەگەڵ خوێن نادوێ لەگەڵ شێوە سەوزەکان ئەم 3 ڕۆمانە من لە لای خوێنەری کورد کە وەکو شاعرێک ناسراوە بۆ ئێستا وەکو ڕۆمانی و چێکیش ناسراوە دوو ڕۆمانی نووسەرێکم تەرجمە کردەوە لە تورکیەوە ئەوانەی کە ئەو نووسەرانەی تورک کە دیفاعیان لە کورد کردووە ئەو نووسەرە بەناوبانگانەی تورک کە دیفاعیان لە کورد کردووە بە شێوەیەکی ئیجابی باسی کوردیان کردووە زۆر کەمن بە پەنجەی دەست کەمترن یەکێ لەوانە فواد ئەدگۆیە ڕۆمانی وەرزێک لە هەکاری نووسیوە کابرایەکی چەپڕەوە تورکە نردویانە بۆ هەکاری لە دەیەکی چەپی شاخاوی چۆڵ دوور لە هەموو شارستانیەک لەوێ یەک دوو وەرز ماوەتەوە دیفاعێکی زۆر جوانی دەربا لە ئازادی کورد کردووە کە چۆن کورد مەحرومە لە ئازادی مەحرومە لە خوێندن مەحرومە لە شارستانیەت بە ناوی وەرزێک لە هەکاریوە ئەو کتێبە بۆ
دە 12 زمانی ئەوروپی تەرجمە کراوەتە فلیم کە لە ئەڵمانیا جایزەی یەکەمی وەرگرت. ڕۆمانێکی ترشم هەمان شت دیفاعکردنە لە کورد بە ناوی کەسێکەوە. بەداخەوە مجالم نییە ڕۆمانێکی ترشەیە ئەویش هەر دەربارەی کووردە نیازم هەیە ئەگەر خوا تەمەن بدا ئەویش تەرجمە بکەم. ئەوانم هەڵبژاردووە کە دۆستی کوردن کە دۆستی کوردن و بەرهەمەکانیان بۆ کورد و بۆ دیفاعکردن لە کورد نووسیوە من هەوڵم داوە ئەوانە بکەمە کوردی و یاخود دەقێکی ناوازەیە چی لە ڕووی تەکنیکەوە چی لە ڕووی بابەتەوە کە ئەدەبی کوردی و ڕۆشنبیرگوتی پێویستیان پێایە یان ئیزافەیەکە بۆ ئەوەی کە هەیە لە ئەدەبی کوردیە دەستم بردو ئەوانە تەرجمە بۆ نمونە مەسەڵەن ئێمە شارەزایەکی ئەو تۆمان نەبووە لە خەبات و شۆرشەکانی باکوور گەلێک کتێب بڵاو بۆتەوە لەوێ یەکێک لەوانە دەربارەی کارەساتی دەرچینی ساڵی 1935 و 36 و 37 کە لە 38 ساڵی 38 ڕاپەڕینەکە تەواو بوو شۆڕشەکە تەواو بوو ڕۆشنبیری کەسێکی خەڵکی وان ئێستا لە ئەڵمانیا دەژی دەربارەی ئەو کارەساتە کارێکی زۆر گرنگی کردووە لە ساڵی 1938 ئەو مناڵانەی کە تەمەنیان 8 ساڵان بووە یان 10 ساڵان بووە چونکی بە تەمەنەکانیان ڕەنگە لەوانیان زۆربەیان نەمابێن فقط ئەوانەی ئەو مناڵانەی کە لە کاتی کارەساتەکەدا لە کاتی ڕاپەڕینەکەدا 8 ساڵان بوونە 10 ساڵان بوونە 12 ساڵان بوونە ئێستا 60 ساڵن ئەو کابرایە ئەرکێکی زۆر گەورەی کێشاوە گەڕاوە لە هەر یەکێکیان لە وڵاتێکە پرسیاری لێکردوون چیتان بینیوە لەو کارەساتە چیتان لە بیرە کارەساتێکی زۆر خوێناویە کارەساتێکە مرۆڤ لەبەر ئازاری کە دەیخوێنێتەوە ناتوانێت خۆش بگرێ زۆر لەوانەی کە ئەو برادرانی کە خوێندویانتەواڵێ ئێمە کە خوێندومانەتەوە دەستمان کردو بە گریان هەلبێفعل کە من لە کاتی تەرجمەکردنشە لە کاتی تەرجمەکردنەکە تەرجمەم دەکرد دەستم کردووە بە گیران من لە ساڵی 1989 ڕۆمانێکم دەربارەی ئەنفال نووسی من لەو گەرمیانە بووم تەبیعی کاتێک ڕاپەڕینە مەزنەکەی ڕوویدا و ڕژێم کۆتایی پێهات هاتمە هەولێر کە هاتمە هەولێر هەوڵمدا چاپی بکەم چاپیان نەکرد تاکو 2001 چاپ نەکرا ئەو ڕۆمانە چاپ نەکرا چاپ کراش بێدەنگ تێپەڕی وەکو هەموو کتێبەکانی تر چاک و خراپ چۆن ئێستا بێ ڕەخنە بێ ئاوردانەوە تێدەپەڕن ئاوا تێبەڕی فقط کاتێ تەرجمە کرایە تورکی خۆم بەدەستی خۆم بردم بۆ ئامەد چەند ژمارەیەکم لەوێ هەشتۆ برادەری ئەوێم هەیە لە ئامەد هەیە نووسەرن نووسەری باشن ڕۆمانیان هەیە چیرۆکیان هەیە کە بە تورکیەکە خوێندیانەوە زۆریان پێخۆش بوو پێشوازیە زۆر باشیان دەکرد 2-3 ساڵ بە پێش ئێستاش تەرجمە کرایە فارسی لای ئێرانیش وەکو لەو برادەرانەی کە دەهاتن بۆ پچپاڵەکان دێم پرچین پێشوازیە باش کرا تەرجمە کراوەتە عەرەبیش تەرجمە فقط کەچی بە لە کوردەکە نە لەسەری نووسرا نە ڕەخنەیەکی جدی بۆ کرا نە خوێندنەوەیەکی جدی بۆ کرا نەش وەکو کتێ هەوارێکیش بڵاو نەکرا
ئێمە لە ڕێگای ڕۆمانەوە لە ڕێگای ئەدەبەوە کە خەبات و تێکۆشانی میلەتی ترمان ناسی ملەتانی ترمان زانی چۆن دەژین لە چی ئاسێکتان مێژۆیان چۆنە هەر لەگەڵ بەهۆی وەرگێڕانەوەی وەرگێڕان کارێکی گرنگە بۆ ئەوەی تۆ کارێکی شارستانی و ژیاریە ملەتانی دواکەوتوو وەکو پردێک پێ دەپەڕنەوە بۆ جیهانی مۆدێرنە هەموو ئەگەر تۆ تەماشای ملەتانی پێشکەوتوو خواز بکەی گرنگیەکی زۆریان داوە بە وەرگێڕان ئێمە ئەگەر بمانەوێت کۆمەلگاکەمان پێش بخەین پێویستیمان بە زانست هەیە پێویستیمان بە تەجروبەی ملەتانی تر هەیە پێویستیمان بە ئەدەبی ملەتانی تر هەیە ئەبێ ئەو زانست و زانستەی کە لە وڵاتانی تر یا ملەتانی تر دەستیان کردووە ئێمە وەریان گێڕین تاکو و کۆمەلگاکەی ئێمە پێش بکەوێت بیکەینە فاکتەرێک بۆ ئەوەی کۆمەلگای خۆمان پێش بکەوین بێ وەرگێڕان هیچ ملەتێک ناتوانێت پێش بکەوێت. کۆمەڵە چیرۆکەکانی خۆم و بۆ ڕۆمانەی نووسیمەوە 48 کتێب چاپ کراوە 48 کۆمەڵە چیرۆکی خۆمە لەگەڵ ڕۆمانیەکە ڕۆمانی بەهاری ڕەش ئەو دوایی تقریبەن نزیکەی 40 کتێب وەرگێڕاوە هەندێکی مێژوویە هەندێکی ئەدەبە ڕۆمانە هەندێکی کۆمەڵە چیرۆکە لە ئەدەبی تورکیەوە لە ئەدەبی عەرەبیەوە دوو ڕۆمانی دوو دراسیش دەربارەی میرنشینەکانی بادینان و میرنشینەکانی ئامێری لەم نزیکانە لە ئەکادیمیای کوردی چاپ و بڵاوە بێتەوە. ئەدەبی کوردی نمونەی وای تێدایە شایەنی ئەوەیە بکرێتە زمانانی تر و بە شانازیەوە بکرێت بۆ زمانانی تر وەربگێڕێت و پێشوازی باشی دەکرێت. من نمونەم بهێنا چەندین ڕۆمانی ناوازەی کوردی هەیە شایانی ئەوەیە بکرێتە زمانانی تر بکرێتە زمانی تەرجمە بکرێت بۆ نابەوە. ئێستا نووسەری باشمان لە کووردا هەیە دەقی باشمان لە کووردا هەیە فقط ئێمە خەمی ئەوەمانە دەستگایەک نییە ئەم کارە کاری وەرگێڕان بگرێتە ئەستۆ.